بە تێپەڕبوونی 2 ساڵ بەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بە میواندارەتی بەڕێز سەرکەوت سەرحەد ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمان دەبێت. کاک سەرکەوت شەوتان باش 2 ساڵ تێپەڕی بەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان وەک فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان تاوەکو چەند ئەو بەڵێنەتان بردووەتە سەر کە بە دەنگدەرانی خۆتانتاندا بوو. سپاسم کاتان باش. دیارە پرۆسی هەڵبژاردن لە 21 نۆی 2015 واتە خولی چوارەمی پەرلەمانی کوردستان کە 2 ساڵ بەر لە ئێستا تێپەڕێ بەسەرەوەی کەوا لە ڕابردووە هەڵبژاردنێکی ڕاستەوخۆکرانە کۆمەڵانی خەڵکی کوردستانە. ئەو کاتە دیارە بۆ خۆی فراکسیۆنی بۆ فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان فراکسیۆنی سەوز کە جەناب هەر لە ڕاپۆرتەکە باستان لێوەتە کرد ئێمە 18 ئەندامی پەرلەمان بی لە پەرلەمانی کوردستان فراکسیۆنێکی تۆکمۆ دیار لە هێشوکارەکانی خۆی. ئەو بەڵێنانەی ئەوەی کە لە ڕابردووە لەیان حیزب و ڕێکخراوەکانەوە کە بەڵێ درا بە هەموو ئەندامانی پەرلەمان بۆ جێبەجێکردنی ئەرک و هاماتەکانی خۆی ئێمەش وەکو فراکسیۆنێکدا پەرلەمانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو بەڵێنانەی کە دراوە پێمان و بەڵێنماندا بە کۆمەڵانی خەڵکی کوردستان و بە دەنگدەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە پێی توانە هەوڵ دراوە هەندێکی لەو بەڵێنانە جێبەجێ بکرێەوە هەوڵ بکرێ بە پرۆژە یاسا لە پەرلەمانی کوردستان هەر لە گەڕانەوەی دەستور بۆ پەرلەمانی کوردستان و هەموارکردنی یاسای سەرۆکایەتی هەرێم و چەندی پرۆژە یاسای تر لەوانە سندوقی داهاتەکانی نەوت کەوای کە لە پرۆژەگرنەکان لایەن فراکسیۆنەکەمانەوە بە فەرمی ناساندنی کانتۆنەکانی خۆرئاوای نیواتە هەرچێ کانتۆنەکەی خۆرئاوای کوردستان لە یەکێ لەو بڕیار و داوانەی فراکسیۆنەکەمان بوو بۆ پشتگیری و پشتیوانی کردنی هێزی پێشمەرگەی کوردستان بۆ خۆرئاوا و بۆ هاوکاریکردنی کۆبانی لە کوردستان لە ڕۆژاوە ئەمانە یەکێکە لەو گۆخاڵانی کە لە ڕابردووە هەڵمان بۆداوە. بەڵێ کاک سەرکەوت بەر لە 2 ساڵ ئەم قەیرانە ئێستا کە لە هەرێمی کوردستانەیە هیچیان بەوتەی هەموو لایەنەکان نەبوو. پاش ئەوی کە 2 ساڵ تێپەڕێ بەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کۆمەڵی قەیرانی زۆر لە هەرێمی کوردستانەیە. پرسیارەکەەوەیە کێ بەرپرسە لەو قەیرانانەی کە لە هەرێمی کوردستان دروست بووە؟ بەڵێ کاک سەرکەوت گەرگوێت لە من بێ پرسیارەکەمەوە بوو پاش 2 ساڵ لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئێستا کۆمەڵە قەیران لە هەرێمی کوردستانەیە پێشتر ئەم قەیرانانە نەبوون کەواتە ئێستا کێ بەرپرسە لەم قەیرانانەی لە هەرێم هەیە؟ دیارە ئەوە مەسلەی قەیرانوانە لە هەرێمی کوردستان یەکێ خۆی لە خۆیە ئەو شەڕی داعش بەرامبەر بە خەڵکی کوردستان و هەرێمی کوردستان و کەرکووک و ناوچە دابڕاکە هەرێمی کوردستان بە هەموو کوردستان بەگشتی یەکێکە لەو قەیرانانی کەوا ڕووبەڕی خەڵکی کوردستان بۆتەوە کەمی بوجە و کەمی داهات و ئاڵۆز و گرژەی لە نێوان هەرێمی کوردستان و عێراق ئەمە بەشێکی گەڕتەوە بۆ هەرێمی کوردستان ئەوە نەتوانێت خۆی و چارەسەرکردنی و کێشانەی نێوان هەرێم و عێراق و عێراقیش نەها بەدەم داواکانی هەرێمی کوردستانەوەی کە گەلۆ گرفتانە و بێ موچەی و بێ دامەزرانی هەلی کار و ئانە بوو کە بۆ گەنجانکەی ڕۆ لە هەرێمی کوردستانەکەی بین ئەوەی کە گەلۆ قەرانە بە تایبەتی شەڕی داعش لە هەرێمی کوردستان کە ڕۆدەرێکی خۆی هەیە کە لە ئەو قەیرانە لە هەرێمی کوردستانە هەبێت و هاتنی ئاوارەیەکی زۆر یعنی ئەتوانم ڕاستە ئەوانەی باکووری یانی با بڵێن باش خۆراوی هەرێمی کوردستان سێد و شوێنی خۆیانە خەڵکی کوردستان لێران ئەوانە ئاوەڕنی نیشتەجێبوونی خۆیان بەڵام بە ئەوانش و بە خەڵکانی تر لە ناو عێراق و لە شوێنەکانی نزیکەی 1,800,000 کەس دانیشتوانی هاتووە ناو هەرێمی کوردستان و بۆتەوەی زجەیەک و زۆرێکی تاسیراتی لەسەر هەرێمی کوردستان. بەڵێ کاک سەرکەوت کەواتە باس لەو قەیرانانە کرد کە لە کوردستانەیە و کارەکانیشی باس کرد کەواتە پەرلەمان دەتوانێت چ ڕۆڵێک بینێت؟ پەرلەمان توانیوێتی ڕۆڵی خۆی ببینێت؟ پەرلەمان بۆ خۆی چەندین دانیشتن و کۆبوونەوەی کردووە لەو بارانەوە بەڵام ئەوە بە حقیقەتەوە ئەرکی حکوومەتەوە بێ پلانی و بە بەرنامی حکوومەتەکەی بینی ئەمڕۆ هەلی کار گەنجان لە هەرێمی کوردستان خەڵکێکی زۆر ڕوئەکا لە دەرەوەی هەرێمی کوردستان و کۆچ و ڕێوێکی زۆری لە هەرێمی کوردستان بێ پلانی بە بەرنامی حکوومەت ئەو بەڵێنانەی کە لە ڕابردووە دراوە بە خەڵکی کوردستان و لەو پێکێجە لەو بەرنامەی کە سەرۆکی حکوومەت هاتە ناو پەرلەمانی کوردستان و بڕیادرا لە باری خۆشگوزاردانی و ئیکە باسی لێوەکرێ بۆ هەموو جوگەکانی
ڕانی دەسەڵاتی لە هەرێمی کوردستانە باش کرێت تا ئێساکو پێویست توان بڵێم لە سادێشی جێبەجێ نەکراوە. ئەگەرتە بۆ بێپلانی بە بەرنامی حکوومەتەوە بشکی زۆری گەنجان لە دەروی هەرێم و ئەو شەڕێک کە لە هەرێمی کوردستان هەیە کە ڕوبڕی میلەتەکە. کاک سەرکەوت ئەم قەیرانانەی لە هەرێمی کوردستانەیە بۆچی هەوڵ نەدراوە چارەسەر بکرێن؟ سەرۆکاتەکانی هەرێمی کوردستان لە پەرلەمان لە حکوومەت لە سەرۆکاتی هەرێمی کوردستان بۆ نەیانتوانیەوە ڕۆڵ ببینن بۆ چارەسەرکردنی و قەیرانان تاوای لێنێت خەڵکانێک لە هەرێمی کوردستانەوە ڕوو لە وڵاتانی ئەوروپا بکەن. بەڵێ دیارە پەرلەمان بۆ خۆی ئێمە هەروکو خۆمان کرد لیژنەی پەیوەندیەکان و ڕەوەدی کوردی چەندی جار دانیشتمان کردووە لەگەڵ سەرجەم ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و لەگەڵ سەفارەتەکانی ئەوەی کەوا لە کۆنسوڵخانەکەی کە لە هەرێمی کوردستان لە پایتەختی هەرێمی کوردستانە هەیە بۆ چارەسەرکردنی و کێشان و بەدواداچوونی کێشە و گرفتەکانیان و لەگەڵ فەرمانکەی پەیوەندیەکانی دەرەوە لە هەفتەی ڕابردوو دانیشتن و کۆبوونەمان کرد بۆ ئەوی گرفتانەی کە هەیە ئەم کۆچوەڕەوەی کە لە کوردستانە هەیە و لە وڵاتانە هەیە ئەمە دیاردەیەکی ئێستا نییە دیاردەیەکی لە ڕابردوو هەرا بۆ ئەتوانن لە هەرێمی کوردستان لە کوردستانی خۆمان بەگشتی بەچەر قۆناغی تێپەڕێنمێن توانم بڵم لە سەرەتای هەشتاکان بەدەواوە تا ئیساکێ زیاد لە ملیۆنی خەڵک لە دەرەوەی هەرێمی کوردستانە لە ئەوروپا و لە وڵاتانە ئەتوانن بەچەند قۆناغی لە قۆناغانە لە دوای کارەساتیکی مەباران و ئەنفال بەسەر میلەتەکەمان هات لە 2008 بۆجبێ خەڵک ڕدا لە ڕویان لە دەروی هەندەران کردووە دوجار لە شەڕی ناوخۆ لە دوای 94 بەدواوە کۆمەڵی خەڵک بەڵام ئەتوانم بڵام زۆرترین خەڵکێکی زۆر کە ئێستا ڕوو لە دەروی هەرێمی کوردستان و بە پەناهادیە چێتە دەرەوە بۆ ڕێگە ناخۆشیە کە ئەیبڕێ بۆ دەروی هەرێم بۆ دەروی وڵات لە دوای ئەم دوومانگەی ئەم ڕابردوو کە ئەو وەزعیکە بەسەر هەرێمی کوردستانە هاتووە و خەڵکێکی زۆر لە هەرێمی کوردستان لە کوردستان و بەتایبەتی لە سووریا و لە عێراق هەیە ڕووکات دەروی هەرێم. بەڵێ کاک سەرکەوت پەرلەمان دەیتوانی چی بکات بۆ نمونە لەگەڵ وەزارەتەکانی سامانی سروشتی وەزارەتی دارایی کۆمەڵێک لە وەزارەتانی کە پەیوەستن بەو قەیرانانی کە ئێستا لە هەرێمی کوردستانەیە ینی ئەو نەتانەتوانین لە ڕێگەی لیژنەکانتانەوە زانیاری زیاتر پرۆژەی زیاتر یاخود بەرچاوڕوونی زیاتر بۆ وەزارەتەکان من بۆی چارەسەری ئەم قەیرانانە بکەن یاخود پەرلەمان ئەم هەوڵی داوە بۆ چارەسەرکردنی قەیرانەکان؟ پەرلەمان بۆ خۆی ئێمە و لیژنەکان سەردانی ئەو شوێنانەمان کردووە بە هەماهەنگی دیارە لەگەڵ فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوە هەماهەنگی بکەین لەگەڵ ئەو وڵاتانی کە نوێنەراتی حکوومەتی هەرێمی لێیە و پەیوەندیمان کردو ڕاستەخۆ هەم پەرلەمان و هەم لیژنەکان لەسەر خەت بن بۆ پەیوەندی هەماهەنگیکەوە ئەوان هاوکار و هەماهەنگ بن بۆ ئەوەی ئەو مەعاساتێکە بەسەر ئاوارەکان و خەڵکی کوردستان هاتووە لە دەروی هەرێم و کە لە ڕابردوو ئەو بەڕێزی کە پێشتر باسی لێوە کرد بۆ پەرلەمانیش بۆ خۆی دیارە خۆتان نەزانم مەسەلەی ئەم قەیرانی و دارایی کە لە هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان کە ڕوبڕی میلەتەکەمان بۆ تۆ کە هەمووی نەکانە گەڕێتەوە بۆی کەوا لە قەیرانی دارایی و بێموچەیی و نەبوونی هەلی کار و یەکەی نیشتەجێبوون ئەمانە بۆ خۆی هەمووی گرفتن یعنی ئەگەر لە ڕابردووە لە کابینەکانی پێشووترا ئەوانەی بەڵێنانی درا بە خەڵکی کوردستان بەتابەتی بۆ گەنجان و بەلاوان ینی پێشنێ هاوسەرگەری ڕۆڵێکی باشێ بۆ لە ڕابردووە بۆ یەکەی دابینکردنی یەکەی نیشتەجێبوون بۆ هەرێمی بۆ خەڵکانی کوردستان ئەمە لە ڕابردووە باشە ئیستانیە لەم کاتە هەمی ئەگەڕتە بۆی کەوا شەڕەکەی و لومەرجەکەی لە هەرێمی کوردستانە ئەو قەیرانی و داراییە ئەوە بۆ وەزیری سامانە سروشتەکان وەزارەتی داراییش بۆ خۆی ئەتوانم بڵێم جەنابتان باسی لێوە کرد ئەو داهات و خەرجێکە ئەوڕێسا لە هەرێمی کوردستانی هەیە و پەیوەندی برینوان لەگەڵ هەرێمی لەگەڵ عێراقا کەوا عێراق هیچ بوجە و هاوکارێکی هەرێمی کوردستان ناکە گەڕاوەتەوە بۆ ناو خەڵکی کوردستان لەن باس لە وەزارەتی سامانە سروشتەکان کرد 2 ساڵ بەسەر پەرلەمان تێپەڕێ داهاتی نەوت لای پەرلەمانتاران ڕوونە دەزانن چەندێک داهاتی هەرێمی کوردستانە لە نەوت لە فرۆشتنی نەوت نەخێر تا ئێستا دیار نییە و ڕوونیە بەڵام منەتوانم دەرهێنان و گواستنەوەی نەوت لە ڕووی سیاسی و لە ڕووی یاسایی و سەرکەوتێکی باشی بەدەستێناوە لایەن وەزارەتی سامانە وەڵام لە ڕووی ئیدارەدان و ئیدارەدانی ئیدارەتێکی ناشەفافە ناڕوونە یان یەکو پێویست ئیدارەدانی بەڕێکوپێکی نەڕوە بەڕێوایین ئەوەی کە لە داهاتووە کە لە چەر مانگی ڕابردووە وەزیری سامانە سروشتەکان ڕایگەیان کەوا ئەگەوێت و ئێمە ئەو نەوتە لە ڕێگەی خۆمانەوە ڕەوانەی دەروی هەرێم بکرێ و لە ڕێی دەری جیهانەوە بڕا موچە و پێداویستەکانی خەڵکی کوردستان جێبەجێکەکەی وڵام تا ئێستایەکی جێبەجێ نەکراوە. کاکسەکەەوە 2 ساڵ لە پەرلەمان تێپەڕی و ئێوەکو پەرلەمانتارێک تۆ باس لەواکەی کە ڕوونیە داهاتی نەوت و نازانرێت داهاتی نەوت چەندە ئایا بۆ هاوڵاتیەک کە بێوێت زانیاری لا بێ سەبارەت بە فرۆشتنی نەوت سەبارەت بە داهاتی هەرێمی کوردستان هیچ نەزانێت پەرلەمانتارێک نەیزانێ هاوڵاتێک چۆن دەیزانێت لە کاتێکە قەیرانەکان بەشی زۆری قەیرانەکان پەیوەستە بە ژیانی هاوڵاتیانوێ هاوڵاتیەک دەیەوێت ژیانی باش بێ بەڵام لە پەرلەمانیەوە گفتوگۆ لەسەر پەیڕەوی ناوخۆی پەرلەمانەکەن ینی هاوڵاتێک دەیەوێت پەرلەمانتار شەڕی ژیان و شەڕی مافەکانی بکە ینی بۆچی ئەوە 2 ساڵ تێپەڕی نەتانتوانی ئەمە بکەن کەمە بەسمە پرسیارەکە لێوە کەمە بەسم لە هەموو پەرلەمانتارەکانە
بەڵێ بەگشتی ئێمە بۆ خۆمانیا داشێکە دامانی پەرلەمان داوایان کردوکەوە وەزیری سامانە سروشتەکان بێتە پەرلەمان و لە چەند هەفتەی داهاتووە لە چەند ڕۆژی داهاتووە لە دوای جەژن ئەوە دیارە ئەوڵەکە دێنکەوە هەم وەزیری سامانە سروشتەکان بێتە پەرلەمان و بۆ ڕوونکردنەوەی ئەو کورجی و داهاتانەی کە لایەن وەزیری سامانە سروشتەکانەوە کە پێویست سەکاتە لە هەموو کاتی خۆیان بدرێ لایەن تەسیم کرێ بۆ وەزارەتی دارایی وەزارەتی داراییش دابشیگا بەسەر سکتەرەکانی خۆی حکوومەتە بۆی کەوا بڵام ئەوەیە کە ئەڵێن لە ڕووی ئیدارەدان و تا ئێستا ناشەفافی ناڕوونیەکەیە و بۆ خۆی ناردنی نەوت کە لە ڕابردووە وەزیری دارایی ڕایگەیان ئەتوانێت بڵێ لە ئەوەنە نەوت ئەڕوا لە هەرێمی کوردستان تا ئێساکە ئێمە بەرچاوڕوونیەکمانی و نازانین وەزارەتی داراییان حکوومەتی هەرێمی کوردستان وەکو پێویست ئەتوانم ئەوەی کەوا ئاگادارنی لەو ناردنینەوتە بەڵام بەڵێنیان داوە و هەم وەزیری سامانە سروشتەکان و لە چەند ڕۆژی داهاتووە ئەم گرفتانە هەڵدە چارەسەری بکەن. گەر وەڵامەکانی لای ئێوە باوەڕ پێێنەر نەبوو وەکو فراکسیۆنی سەوز لەگەڵەوەدان کە متمانە لە وەزیری سامانە سروشتەکان وەربگیرێتەوە؟ ئێمە بە تەکیدگار هاتە ئەو کات هاتە پەرلەمانوانە ئەو قسە و بەڵێنانەی ئەو ئەنی کە قسەی ڕووەکو پێویست ناڕوونیکی پێوە دیار بوو بەڵێنەکانی ئەوەی کەدای بە خەڵکی کوردستان تا ئێسەکە جێبەجێ نەکراوە ئەو ئامارانی کە هەیە تا ئێسەکە وەکو پێویست ڕوو نییە ئەو بە دوواداچووی نەکەونی ئەمە کۆدەنیەکەی لەگە پشتیوانیەکە لەگە سەرجەمە دامانی پەرلەمان بۆ لێسەنەوەی هەموو ئەو وەزیرانەی ئەو بەرپرسانەی کە ئیشوکارەکان وەکو پێویست ڕانەپەڕین بۆ وەزیری سامانە سروشتەکانەوە. گەر ئەو وەزیرە لە یەکێتی نیشتیمانی کوردستانیش بێ وەک فراکسیۆنی سەوز ئامادەن هەمان هەڵوێستان دەبێت؟ بەڵێن بەتەکید ئێمە ئەوە نییە بڵێن وەڵام وەزیرە سەر بەلایەنی کێوانە چکە ئەمڕۆ سەرچاو داهاتی خەڵکی کوردستان لەگەی نەوت و نردی دەرنەوتە بۆ هەرێ بۆ دەرەوەی کوردستانیان بوو لە ڕێی بەندەری جیهانەوە ئەنی ئەوە لای وەزیرە پێ لای کاک وەزیری ئەم لایەن و لایەنەکە بێ بەتەکید ئەمە لای یەکێتی نیشتیمانی کوردستان بێ لای لیستەی حیزبەکەی خۆشمانی بەڵێن نەدەین بە خەڵکی کوردستان کەوا درێغی ناکەین بۆ هیچ کەسێک بۆ هیچ لایەنێک بۆ هیچ حیزب لایەنێک ئێمە پشتگیری پشتیوانێک وەزیرانەی کە کەفتەر خەمەن کاک سەرکەوت کەواتە وەکو فراکسیۆنی سەوز ئێوە گەر وەزیرێک کەم تەرخەمی کردبوو یاخود زانایرەکانی ناڕوون بوو داوای وەرگرتنەوەی متمانە دەکەن لێی گەر لەلایەنەکەی خۆشتان بێ وەزیرەکە؟ بەڵێ بەتەکید ئەو وەزیرایی کەوا هەر وەزیر لە وەزیرەکانی خۆمان بێ یان وەزیر لایەنەکان بێ ئەو زانیارانی ئەو داتانەی کە لە پەرلەمان ڕوونی کردەوە نادروستی پێوە دیار بوو بەتەکید لێکێکی لەوانەیە ئێمە پشتگیریەکەی پشتیوانەکەی بۆ لابردن متوانە سەرنێی وەزیرە بە هەموو وەزیر و لایەنەکانی کەوت. کاکسەرکەوت لە ماوەی ئەم چەند مانگەی ڕابردوو بۆی کێشەکانی سەرۆکایەتی هەرێم لە نێو لایەنەکان ینی خەڵک کۆمەڵک قەیرانی بەسەرهات کێشەی کارەبا کێشەی سوتەمەنی ئێستاوە کێشەی غازی ماڵان دروست بووە ینی کۆمەڵی کێشە لەسەر یەک بۆ هاوڵاتی بۆتە قەیرانی یەک لە دوای یەک لە پەرلەمان وەکو پرسیارەکەی پێشوم باسم کرد ئێوە ینی ڕخنەی ئێوەتان لێگیرە ئێوە لە پەرلەمان گفتوگۆ لەسەر پەیڕەوی ناوخۆ دەکەن ناتوان ئەم قەیرانی کە ڕووی لە هاوڵاتیان ئێمە هەرێمە کردووە بەشێکی چارەسەر بکەن ینی چارەسەر چییە بۆ هاوڵاتیانی کە ژیانیان تێکچووە لە کاتێکا سێ مانگ جارێک موچەوەرەگرن؟ خۆتەزانی دیارم من سەد ئەوەی کەوا ئەم یاسای سەرۆکایەتی هەموارکردنەوە یاسای سەرۆکایەتی هەرێما ئەنی بۆ خۆی گرفتێک و تا حدێک ئاڵۆزیەکەی لەناو لایەنەکانە بۆ خۆی ئێمەوەکو پەرلەمان درێخی نەکرد لە دانیشتەکانی خۆیان و لە ڕابردوو لە سێ حزاران و لە دواجاریشا ئەوەی کەوا ئەوەرکەی لە سەرشانی بوو ئەو پرۆژە یاسانی کە لەوان لایەن ئەو چوار حیزبەی کە ناو لە پەرلەمانی کوردستان لە حکوومەتی بنکە فراوانن ئێمە بۆ خۆمان پشتگیری پشتیوانیەکەن ئەو پرۆژە یاسەکە ئێستا تەقدیمان کردەوە پێشکەشمان بە پەرلەمانی کوردستان کردووە بەڵام ئەوە هەوڵ درا لە دەرەوەی پەرلەمانیەوە بە سازان لایەنەکان ئەمە گرفتیەکە چاوەڕێی ئەوەی کەوا گرفتەکان و لایەنەکان هەوڵدەن چارەسەری بکەین و لە چەند ڕۆژی داهاتووە بەڵام دوجار مەرجعی یاسادانان و بڕیاردان لایەن پەرلەمانی کوردستانەوە بە پێی و پرۆژە یاسانی کە تەقدیمان کردووە پێشکەش کرا ئەوە هەوڵ دێن ئەوە چارەسەری بکەین ئەوە دەتوانن بەشێکی گرجیەکە بووە لەم دوایە ئەگەر داوای مەسەلەی پەیڕەوینەوە باس کرێ بۆ ئەو وەزە و ئاڵۆزەیە کە لە داهاتووشا لە چەند ڕۆژی داهاتوو چنە سەر ئەوەی ئەو پرۆژە یاسانی کە گرنگ بە منیستەت هاوڵاتیان و خزمەتگوزاریوە لە داهاتووە قسەی لەسەرەکە. بەڵێ کاک سەرکەوت باست لە گرژی نێوان لایەنەکان کرد پاش پرۆسەی یاخود پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئایا لە نێو پەرلەمان گەرژی لە نێوان لایەنەکاندا هێشتا ماوە یاخود ڕەویەوە لە نێوان لایەنەکاندا؟ ئەتوانم بڵێم ڕەویەتۆکو پێویست نییە ئەگەر لە چەند ڕۆژی ڕابردووە پێشتر لەوەی پێش و پشوەکان وانە ئەگەر گرفتیەکە بیوانە ئیساکەیە هیچ گرفت و کێشەیەک نییە و لە ناو پەرلەمانە ئاساییە دانیشتەکان بە ئاسایی ڕات. کاک سەرکەوت ئەوە وتم 2 ساڵ تێپەڕێ ینی خەڵک لە بینی کۆمەڵە کێشا بوو لە ماوەی ڕابردوو کێشەکان لەسەر یەک با بڵێن زیادی کرد و وای لێ هات کە خەڵک
بڕیار بکە وڵات جێبێڵێت لە چەند ڕۆژی ڕابردوو چەند گەنجێکت بینی کە بە هۆکارێکی ناخۆش گیانیان لەدەستدا ینی ئێوەکو پەرلەمانتاران بەنیازن چی بکەن پرۆژەتانەیە بۆ چارەسەرکردنی ئەم خەیرانانە فراکسیۆنەکان پێکەوە هەمانگیتانەیە هەز ناکەن لە بەردەم بەرپرسیارەتێکی مێژوویدان دیارە خۆ دەزانی مەسلەی پێکەنانی حکوومەتیش لە 2 ساڵی ڕابردووە لە دوای یەکەم دانیشتنی خولی پەرلەمان کە لە 6 یانزەی 2004 دەبوو بڵێن دانیشتنی و دوجار لە 29 چوارە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێرە توانم بڵێم لە 6 تقریبا 7 مانگ بە دوای ئەوانەیە بووە هۆی گرفتێکنی بەشێکی حکوومەت دواخرایانی لە تەشکیلکردنی یەخستنی حکوومەت و پێکەنانی حکوومەت نزیکەی 7 مانگ زیاتر ئەمە بەشێکێتی هۆی کەوا ئەو گرفتانە یان ئەو بەڵێنانی کە حکوومەتیان لایەنەکان داوانە و پێی چارەسەر نەکرد و دواکەوتنی ئەوەی حکوومەت لە ڕابردووە بەڵام هەموو یەگەڕێتەوە بۆ وەزعانی کە هەیە لە هەرێمی کوردستانە هەم لە ڕووی قەیرانی دارایی و شەڕێ ناماری کە بەرامبەر بە خەڵکی کوردستانەیە بەڵام پلان و بەرنامەی حکوومەتیش بۆ خۆی پلان و بەردامە هەیە و ئێمە پشتگیری پشتیوانیان نەکەین و بەدەچوون بەسەر پرۆژەکانی حکوومەتەکەین و لە داهاتوە هەوڵ دێن ئەو پرۆژە و یاسانەی کە لە خزمەت و بەرژەوەندی خەڵکی کوردستانە هەموار کردێتەوە پێداچوونەکوی لەسەر بەرنامەکارەکە وەکە دابێکی پەرلەمان لە فراکسیۆنی سەوس پێت وایە پەرلەمان ئەرکەکانی خۆی بەجێگەیان دەبێت لە ماوەی 2 ساڵی ڕابردوو پەرلەمان ئەرکەکانی خۆی ئەوەی کە لە ڕابردووە تا ئیساکێنی ئەو قولانی لە دانیشتەکانی ڕابردووە تا ئیساکە وەکانی خۆی بەجێهێناوە یەکە لەو پرسە گرنگانەی مەسلەی دەستور گەڕانەوەی دەستور بۆ پەرلەمان و کە قولیا هەموو ئەندام پەرلەمانەکان بۆ ئیسەکەی ئەو دەستور کە گرنگە بۆ هەرێمی کوردستان تا ئێستا دەستورێکی ڕێزنووسێکی دەستورمانەوەی مسویەک کە خەڵکی بەتوانە و ڕۆشنبیر و پەرلەمانتار و خەڵکی یاسایی لە وەرە لە نووسینەوەی دەستوری کە لە وەرکە گرنگانەی کە پەرلەمان ڕساوێکی لەوانەی کە بۆکردنەوە هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم و چەندین پرۆژە یاسایی تری گرنگتر لە ڕابردووە پەرلەمان بەرکەکانی خۆی هەستا و بەردەوام شەبێت لە داهاتوو. بەڵێ حکوومەتی بنکە فراوان کە یەکێتی نیشتمانی کوردستان تیای بەشدارە چۆن هەڵدەسەنگێنی توانی وێتی ئەرکەکانی خۆی بەجێ بگێنێت دوو یەکەکانی یەکێتی نیشتمانی کوردستان بوو پێی پەنجا بە پەنجا لە ڕابردووە هەبێت ئەوە پێی باش و حکوومەتێکی بنکە فراوان بۆ هەسەرجەم هەموو لایەنەکان و ئەم حکوومەتی بنکە فراوان ئەتوانم بڵێم لە ئاسی تومحی خەڵکی کوردستانە نییە تا ئیسەکێ ئەوەی ئەگەڕێتەوە بەیکەوە هەم تەمەنی حکوومەت کەم چەند ساڵێک و نیوەکە و چەند ساڵ 2 ساڵی کەشمان ماوەنی بێ ئەمەلیەک نەبینێویێکە لە داهاتوانی تا ئیسەکێ هەوڵە دراوە حکوومەتی بنکە فراوانی توانم ڕێکدانوویەکی باش ئێو ئەنجومەنی خۆجێی ئیدارەدانی هەری پارێزگای سلێمانی بۆ خۆی ڕێکدانوویەکی باش و ئیشکارەکان هەماهەنگێکی باشیە لە نێوان فراکسیۆن و پارێزگا و ئیشکارەکان و هەڵ بدەین ئەم حکوومەتی لە داهاتوە ئەو گرفت و کێشانەی هەیە بە هەموو لایەکمان چارەسەری بکەین کێشە گرفتەکانی هەموو لای چارەسەر. بەڕای زۆر سوپاس بۆ سەرکەوت سەرحەد ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکێتی نیشتمانی کوردستان کە ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمان بەشدا